خوای تعالی خاوەنی هەموو شتەکانە، هیچ شتێک لەم دنیاە نییە ئیلا لە ژێردەستی ئەوایە. پادشایە، خاوەنێتی، هیچ لە دەسڵاتی ئەو دەرناچێ. ئەو مەلیک و پادشایانەی کە جار جار خۆیانیان لێ ئەگۆڕێ وەکو نەمرود کە ئەڵێ ئەنا ئوحیی و ئومید، من زیندوو بوونەوە و مردن بەدەستی منە، یا فرعون کاتێ ئەڵێ بە قەومەکەی ئەڵێ ئەنا ڕەبکم الئەعلا، من خوا گەورەکەی ئێوەم، خوا بەرزەکەی ئێوەم. ئەمانە کاتێ دێتە سەر حەقیقەت هەر چەند ساڵێک بەسەریا ئەڕوا تەماشاکەی وانییە. ئەو نەمرودە ئەبێ بە لاشەیەکی مردوو ئەو فرعونەش لە ئەو ئاوەی کە شانازی پێوە ئەکرد، ئاو بە ئاوی نیل شانازیە کردەوێت، من خوای ئێوەم ئەلەیسە لی ملک مصر وهذه الأنهار تجري من تحتی، ئایا من ئەوە نییە پادشای مصرم و ڕووبارەکان بەژێرمان ڕێەکە؟ هەر ئەو ڕووبارەی کە بەژێریان ڕێەکرد هەر ئەو ڕووبارە خنکاندی. و دوای ئەوە خوای تەعالی جەستەکەی یەڵاوەتەوە بۆی ببێتە عیبرەت و پەند. هەموو ملک و دەسڵات و ئاڵتونەکەشی لە مەتحەفا دانراوە بۆی خەڵک بزانێ ئاڵتون کەس ناکا بەخوا، ئاڵتون مەنعی کەس ناکا لە مردن، پارە و پول و سەروەت و سامان تەنها ئەوە نەبێ هەندێک خەڵک پێیە خەڵەتێ، ئەگینا کەس ناکا بەخوا. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تەعالی لە ڕۆژی قیامەتە کە بڕیار ئەدا دنیا کۆتایی پێبێ، هەموو زەوی لفەکە خوای تەعالی دایە پۆشێ، وەکو چۆن نووسراوێک ئاوا جاران لفیانە کرد نووسراو، ئاوا خوای تەعالی لفیەکە پاشان خوای تەعالی ئەفەرمێ ئەنە المەلیک، ئەفەرمێ من پادشام. ئەینە الجەبارون، کوا مەلیکەکان؟ کوان ئەوانەی کە خۆیانیان لێ ئەبوو بە مەلیک کە لە ڕاستیە ئەوان هیچ نەبوون؟ کوان؟ هان لەکوێ؟ أنا الملك أين الجبارون أين المتكبرون أتى على الكل أمر لا مرد له حتى قضوا فكأن القوم ما كانوا. زمان يديت سرا كتأكيد دي قرانوينية حتى واي بيدي كأنه خلق نبوة لسر أمزوية، كأنه كسيتيا نبوة. بۆیە خۆشەویستەکانم ئەبێ بە جوانی لەو ناوە جوانەی خوای پەروەردگار تێبگەین، و چەند سوودێکی تریش لەو ناوە جوانەی خوای گەورە یا ئەو سێ ناوە کە ڕەبتە بەیەکەوە چەند سوودێکی لێ ببینین. یەکەم ئیعتراف بکەین کە دەسڵاتی مطلق، دەسڵاتی ڕەهاهی خوایە. من دەسڵاتم هەیە بەسەر مناڵەکانمە، بەسەر خێزانەکەمە، تۆ دەسڵاتت هەیە بەسەر دائیرەکەتە، زابتێکە دەسڵاتی هەیە بەسەر سەربازەکانیە، وەزیرە دەسڵاتی هەیە بەسەر فەرمانبەرەکانیە، سەرۆکی وڵاتە دەسڵاتی هەیە بەسەر هەنیەشتی وڵاتە. بەڵام ئەم دەسڵاتانە خۆشەویستەکانم هەمووی سنووردارە. کێ ئەتوانێ بڵێ ئەم دەسڵاتانە ڕەهایە، یعنی بێ سنوورە؟ کەس ناتوانێ. بەڵام دەسڵاتی خوای پەروەردگار بێ سنوورە، ملکی خوای تەعالی بێ سنوورە، خاوەنی هەموو ملکەکانە. لە ڕاستیە وەکو حەقیقەت هیچ کەسێ خاوەن ملک نییە ئیلا خوا نەبێ، هیچ کەسێ خاوەنی ملک نییە ئیلا خوا نەبێ. پرسیاریان لە کابرایە کرد، خەڵکی دەشت بوو، پرسیاریان لێ کرد هەنیە مەڕی دابوو لەبەر، وتیان پێی وتیان ئەم مەڕانە هی کێیە؟ وتی ئەمە هی خوایە، بەس ها لە ژێردەسی منە. الله لەو عەقیدە، والله دکتۆرەکان پرۆفیسۆرەکان ئەو عەقیدەیانە نییە، والله نییانە. هەندی عەقیدە لای پیاوی لە هەندی عەشایر هەیە، والله ئاواتە خوازی. ئیمامی غەزالی ئەفەرمێ لە ئاخیرا دوای ئەو هەموو علمەکە پەیای کرد، فەرمووی ئاواتە خوازم ئێستا جارێتت بگەڕێمەوە بۆ سەر عەقیدەی پیرێژنەکان و پیرە پیاوەکان، ئەوانە خوا جوان ئەناسن. زۆر جوانە ئەو قوتعەیە کە هەندێک هەڵێ واسێ لە بەردەمی باڵەخانەکەیە ئەنووسێ الملك لله، عیمارەی فڵانە کەس،
مڵکی خوایە بەس ئەمڕۆ ئەمە هالا ژێردەسی منە ئەوە حەقیقەتەکەیە ئەوە حەقیقەتەکەیە تۆ خاوەنی هیچ نیت سیارەکەت هی تۆ نییە واللهی ماڵەکەت هی تۆ نییە دوکانەکەت هی تۆ نییە ئەوانە هیچی هی تۆ نییە خیبرە و شەهادەکەت هی تۆ نییە مهمترین دکتۆری ئەم دنیاە کە خەڵک ئیسفادەی لێەکا دکتۆر هەیە ئاوایە لەوانەیە تا ئێستا هەزارەها کەسی شیفا دابێ بە ئیزنی خوای پەروەردگار بەڵام یەک تۆز خوێن جامت ببێ لە ناو مێشکیا تەواو ئەبێ بیبەی بۆ خەستەخانەی شێتەکان هەموو شتەکان هی خوایە نابێ هیچ کەسێ پێوە بنازێ نابێ هیچ کەسێ پێوە بنازێ ئەم زوانەی کە قسەی پێەکە هی خوایە ئەو گوێیانەی کە پێی ئەبیسی هی خوایە ئەو چاوانەی کە ئەیبینی هی خوایە خوا مەلیکە والله ئەو حرەکانە کە ئەیکەی هەمووی هی خوای پەروەردگارە ئەو هێزەی کە هەتە هەمووی هی خوای پەروەردگارە بۆیە ئەبێ ئاواتێ بگەی ئەگەر ئاواتێ نەگەی مەسئلەکان خەتەرە قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء ئەی پەروەردگاری من تۆ خاوەنی هەموو پادشای هەموو مڵکەکانی مەلیک و پادشا و خاوەنی هەموو شتەکانی مڵک تۆ ئەیدەی تۆیش ئەیگریتەوە عزت و سەربەرزی وتعز من تشاء تۆ ئەیدەی بە هەر کەسێ بتەوێ وتذل من تشاء هەر کەسێکیش بتەوێ خۆت زەلیل یەکەی بيدك الخير هرشي خير هي قشتي بدسي تو يا رب العالم إنك على كل شيء قدير والله تو بسرها مشتكانا بتواناي رسولي خوا صلى الله عليه وسلم خوا فيريكا بي بلي أي محمد صلى الله عليه وسلم سورة أعراف آياتي 128 قل لا أملك لنفسي نفعا ولا ضرا إلا ما شاء الله ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء بڵێ پیان ئەی محەممەد صلی الله عليه وسلم من هیچ قازانج و زەرەرێکم بەدەست نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر خوا پێ فەرمێ بە ئومەتەکەت بڵێ قازانج و زەرەر بەدەستی من نییە ئەگەر غەیبم بزانایە شتێکم بۆ خۆما کرد نەمەوێت ئەڵڵا عەزیز زەرەرێکم بەربکەوێ نەمەوێت هیچ نەخۆشیەکم بۆ بێ نەمەوێت هیچ قازانجێکم لەدەست دەربچێ بەڵام ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم نەتوانێ ئەی خەڵکی تر زۆر جار تۆ خەڵەتاوی بەو ماڵەی کە هەتە بەو چەند دەفتەرەی کە هەتە بەو مڵکەی کە هەتە زۆر جار پێی خەڵەتایی لە کتوپڕێکا پێتیان وت کلێت ئەوەستی هەردوو کلێت وەستاوە ئەبێ ئەو خانووەی شانازی پێواکەی ئەبێ بیفرۆشیت گشتی بخێتە سەر کلیەکانت یا کلی مناڵێک لە مناڵەکانت جوانترین سیارە ئەکڕی 8 دەفتەر 7 دەفتەر 6 دەفتەر ئەوەی کە خەڵک ئەیکڕێ دەوڵەمەنەکان لە کتوپڕێکە ئەبێتە مایەی تیاچوونی خۆت و ماڵ و مناڵت یعنی مڵکی تۆ نییە یعنی مڵکی تۆ نییە خۆت مەخەڵەتێنە دائیمەن ئەمە مڵکی خوایە ئەگەر ئێمە بەو شێوازە تەماشای شتەکان بکەین واللهی شەیتان نامان خەڵەتی ئەگەر بزانین هەموو شتەکانمان هی خوایە وەزع گۆڕێ زۆر ئەو کاتابی بەخواناسێکی جوان بە جوانی لە خواتی ئەگەی بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ شەیتان نەمان خەڵەتێنێ خۆشەویستەکان شەیتان زۆر کەسی خەڵەتاندووە فەرقی بەینی ئیماندار و کافر چییە کافرەکان قەناعەتیان وایە کە غەیری خوا خاوەنی شتەکانە بەس تۆی ئیماندار قەناعەتت وایە هەموو شتەکانی خوایە ئەلەم دنیا بەڵام لە ڕۆژی قیامەتە کافرەکانیش وەکو من و تۆ حەقیقەتەکانە بینن خۆشیەکەی لەوەیە خۆشیەکەی ئەوەیە سەبر بگرین چەند هەنگاوێکە ئەو کافرانەی کە شانازی بە مڵکەکانیانەوەکەن یا بە مڵکی کاربەدەستەکانیانەوەکەن واللهی خۆشەویستەکانم ڕۆژێتی ئەوانیش وەکو من و تێگەن بەس دوای چی بعد فەوات الأوان دوای ئەوەی کە کات تێپەڕەکە قیمەتی نییە آخر ئازایەکە زانی لە چیایە ئازایەکە ئەوەیە ئەو ڕۆژە نەهات بێت تۆ بزانی کە ئەو ڕۆژە هات قیمەتی نامێنێ
يعني ئەو ڕۆژە هات هەمووی ئەیزانی ئیتر ئازایی نییە ئازایەکە ئەوەیە ئەمڕۆ بیزانی پێش بەیانی هارونی ڕەشید پادشایەکی عەزیم بوو طبعا ناشرین کراوە یەکێک بۆ لە پاشا گەورەکان ساڵێ جیهادی کردووە لە پێناوی خوا ساڵێ حەجی کردووە لە پێناوی خوا هەتا مردووە بە پاشایەتی پاشایەکی عەزیم بۆ هارون ڕەشید ملکەکەشی زۆر گەورە بووە لەم پەر عالەم ئیسلامی و هەتا ئەو پەر ئیسا 56 دەوڵەتە ئەو کاتە ئەو مەلیکی گشتی بوو کاتێ هەور بچوایە باران نەبارایە ئەیوت هەورەکە بۆ هەرکوێ چی بچۆ دوایی ئەبێ لە هەرکوێ ئەباری ببارە دێتۆ واریدەکە دێتە ناو خەزیێنەکەی ئێمە دێتۆ بۆ بەغا ینی ئەمەنە دەوڵەتەکە گەورە بووە لە هەرکوێ بارانەکە ئەبارێ هەر ئەبێ بێتۆ بۆ ئێرە ئەم پیاوە ڕۆژێکیان بە کابرایەکە بێ لە لایە وەزیرە پیاوێکی چاکە زۆر جا پێ ئەڵێ نەسیحەتم کە جاران خەڵک وەزیر ئاوای دەڵێنە وەزیرە ماساوچیەکان ئاخر ئیمڕۆ هەرچی مەلیکمانە وەزیرە ماساوچیەکان فەوتانیان ئەزانن هەرچی مەلیکی خراپە ئەمڕۆ وەزیرەکانی خراپن خۆی هەر بەشەرێکە وەکو من و تۆ وەزیرە ماساوچیەکان نەسیحەتیان ناکەن ڕاستیەکان ناخەنە بەردەستیان جا ئەو وەزیرە وتی نەسیحەتم کە ئەویش بڕێ وەستا چۆن چی بڵێ زۆر جار نەسیحەتیە کرد ئەلەو کاتە گڵاسیە پەرداخی ئاویان هێنا بۆی هات بیخواتۆ فەرمووی قوربانیەک تۆز ڕابوەستە فەرمووی ئەگەر ئێستا منعت بکەن بڵێن ئەو ئاوە نابێ بخۆیتەوە چیەکەی فەرمووی وەڵڵاهی نیوەی مڵکەکەم ئەدەم بەس بێڵن بیخۆمەوە دەی فەرمووی بیخۆڕنەوەشی گیانت بی خواردیەوەی دوای ئەوەی خواردیەوەی فەرمووی قوربان ئەی ئەگەر ئێستا بڵێن کاکە نایڵ ئەو گڵاسە ئاوە ئەو پەرداخە ئاوە نایڵن لە گیانت دەرچێت چی ئەەکەی بۆ ئەوەی لە گیانت دەرچێوتی وەڵڵاهی هەرچی مڵکەکەم هەیە ئەیدەم بەس لە گیانم دەرچێت فەرمووی سوبحان الله ئەم مڵکەی تۆ گڵاسی ئاو نایەری عەجیبە دەستی کرد بە گریان هارون ڕەشید دەستی کرد بە گریان چونکە زانی ئەم مڵکە خەڵخەڵەتێنەرە کاتێک کە گەیشتە سەرە مەرگ زانی ئەم مڵکە هیچ سفادەی نییە داوای کرد وتی بمبەن پێش ئەوەی یعنی بمبرێ وتی بمبەن قەبرەکەم پێ پیشاندن با قەبری خۆم ببینم قەبرەکان بۆ حازر کردبوو کاتێ بردیانە ئەوێ دەستی کرد بە گریان گریانێکی زۆر خەریک بوو گیانی لەگەڵ یا دەرەچوو فەرمووی یا من لا يزول ملكه ارحم من قد زال ملكه ئەی ئەو زاتەی کەوا قەت مڵکت نافەوتێ هەر خۆت هەر مەلیکی و هەر ئەمێنی ڕەحم بەو کەسە بکە کە مڵکەکەی لەدەستدا خاڵی دووەم خۆشەویستەکانم خوای تەعالا لە سوورەتی یوسفە باسی پێغەمبەر یوسفمان بۆکە پێغەمبەر یوسف لە ئاخر ژیانیا ئەڵێ ڕەبی قەد ئاتەیتەنی من الملك وعلمتني من تأويل الأحاديث يعني باسەوە کە خوایە تۆ مڵکێکی زۆرت پێدام علمێکی زۆرت پێدام فێری تەویلی خەوت کردم یا ڕەبی بمرێنە و بە مردنێکی پاک و چاک و ئەوانە زانایانمان ئەفەرمن ڕەبی قەد ئاتەیتەنی من الملك ئەڵێن یعنی تۆ بڵێ ئەو دەسڵاتە بێ وا خوادایە یوسف لە ئاخری عمریا ئەڵێ ئەوەی شانازیەکی تیانیە خۆ خەڵکی تریش دەسڵاتی پێدراوە کافریش بووە ئەڵێن مەبەست یوسف لەیرە ئەو مڵکە ئەزانین چییە ئەو لە حەزاتەیە کە ژنەکەی عەزیزی مصر داوای داوێن پیسی لێ کرد ئەو فەرمووی مەعاذ الله تیان ئەوەیە مەلیک ئەوە نییە پارەی هەبێ دەسڵاتی هەبێ مڵکی هەبێ مەلیک ئەو کەسەیە کە بتوانێت شەهوەتی خۆی بپارێزێ بگرێ مەلیک ئەو کەسەیە کە ڕەشمەی شەهوەتەکانی لە ژێر دەستیا بێ هەر کاتێ بتەوێت بەو شێوازە بیبەی کە خوا گەرەکێتی ئەوە مەلیکە هەر کاتێ زاڵ بووی بەسەر نەفسی خۆتە مەلیکی هەر کاتێ ڕەشمەی ئارەزوەکانت بەدەستەوە بوو مەلیکی هەر کاتێ شەهەواتەکانت تۆ ئەدبرد بەو ئەولا ئەو تۆی نەئەبرد مەلیکی هەر کاتێک توانیت ڕێگای حەق بگریتە بەر و ناحەقیش زەرەقە و بەرەقەکەی دیار بوو تۆ حەقەکەت هەڵبژارد مەلیکی لە حەربی عالەمی دۆمە پادشایەک لەو پادشایانەی کە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا لە ئەوروپا لە ئاخر شت قسەیەکی جوانی کرد کابرا وتی ئێمە توانیمان ئەم سەرکەوتنە مەزنە بەدەست بێنین توانیمان عالەم بگرین بەڵام نەمانتوانی زاڵ ببین بەسەر نەفسی خۆمانە مەلیکێکە پادشایەکە
دەسڵاتدارێکی گەورەیە دوو شت هەڵێ خەڵەتێنێ ژن پارە هەمویان ئەسیری ژن و پارن زۆربەی دنیاشی تێکداوە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ هەنێ کەسێ هەوا و ئارەزوەکان یعنی ژن و ئەمانە وای پێ کردووە بۆتە خوای ئەفەڕەئیتە من اتخذ إلهه هەوا و لە شوێنی ترا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تعیس عبد الدرهم تعیس عبد الدینار هەنێ کەسێ قەسەم بەخوا دینار و درهەمەکەی کردوتە خوا وەک چۆن ئیطاعی خوا ئەکا نایکا ئیطاعی خوا بەس ئیطاعی پارەکەیەکە بۆیە زۆر خەتەرە ئینسانی مسلمانی ڕاستەقینە ئەو کەسەیە کە ئەوەی لە خەزێنەکەی خوایایە متمانەی زۆرتر پێێتە ئەوەی لە ناو دەستایەتی و لە ناو سنووقەکەی ماڵ و لە ناو خەزێنەکەی ناو ماڵایەت عەبدوڕەحمانی کوڕی عەوف پیاوێکی زۆر دەوڵەمەند بوو تاجرێکی یەکێکە لەو دەکەسەی کە مژدەی بەهەشتیان پێدرا عائیشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ئەترسم عەبدوڕەحمان ئەمەنە پارەت زۆرە ئەترسم بە ئاسانی بەسەر پردی سیراتە نەتوانی تێبەپەڕی یعنی پارەکانت تاخیرت کە فەرمووی والله إن شاء الله وەکو بەرق بەسەریاتی ئەپەڕم چونکە والله دڵم بە یەک درهم خۆش نییە لەوەی کە ها لە خەزێنەکەمە هەر ئەزانم و دڵنیاشم ئەوەی لای خوایە زۆر لەوە زیاترە کە لای منە بۆیە باکم نییە هەرچی خوا فەرمان بکە من جێبەجێ یەکەم وە گوێش نادەمە پارە بۆیە بە ئیزنی خوا نایلم ئەم پارە دوام بخا لەسەر پردی سیرەت پیاوچاکان ئاوا بوون بەیەکێک لە پیاوچاکان وتیان نەسیحەتمان کە وەسیەتێکمان پێ بکە فەرمووی ببە بە مەلیک لە دنیا ئەیوتیان چۆن ببین بە مەلیک فەرمووی مەلیک ئەو کەسەیە لە دنیا کەوا دنیا لای بێقیمەتە هەر کاتێ دنیا لات قیمەتدار بوو تۆ عەبدی دنیای ئەو کاتە مەلیک نیت بەس هەر کاتێک دنیا لات بێقیمەت بوو تۆ پادشای دنیایش ها لە ژێردەستی تۆیە خوا ئیسلاحمان بکە